خۆشەویستان، یەکێک لە تاوانە گەورەکان کە لە ناو کۆمەڵگادا کەسانێک پێی هەڵدەسن شەو و ڕۆژ، یەکێک لە تاوانە گەورەکان کە خەڵکی پەنا بەخوای پەروەردگار هەندێک لە خەڵکی پیشەیەتی، ئەویش بریتیە لە دووزمانی، قسەهێنان و قسەبردن بۆ ئەوەی کە لە نێوان خەڵکیە خۆشەویستی و مەحەبەت نەمێنێت. خوای گەورە زۆر ڕقی لەو کەسەیە کە دووزمانی دەکات، قسە دەهێنێ لەم بۆ ئەو لای ئەو بۆ لای ئەو لیوفسیدوا بەینەهم، بۆ ئەوەی کە نێوانیان تێک بدات. خوای گەورە ڕقی لە فەسادیە، ڕقی لە ئاژاو و کێشەیە و ئەوەشی ئەنجامی بدا، خوا ڕقی لەو کەسەیشە. خوای گەورە دەفەرمێ والله لا يحب الفساد والله لا يحب المفسدين، ئەوەی ئاژاوە بگێڕێ ناو خەڵکیە، بینی خەڵکی تێک بدات، خوای گەورە خۆشی ناوێ. لەبەر چی؟ لەبەر ئەو ڕەفتارە ناشرینەی کە هەیەی. ئیمامی بوخاری مسلم ڕەحمەتی خوای پەروەردگاریان لێبێ و غەیری ئەوان کۆمەڵی حەدیثمان بۆ باسەکەن دەربارەی پەنا بەخوای گەورە ئەوەی کە ئینسان دووزمانی بکە چ تاوانێکی بۆ دەنووسرێەوە، چ سزایەکی تووشە بێ، پشتیوان بەخوا باسی دەکەین. خۆشەویستان، نەمیمە، دووزمانی، قسەهێنان و قسەبردن بە مەبەستی تێکدانی نێوان خەڵکی کۆمەڵگا فەساد دەکات. بەهۆی قسەهێنان و قسەبردنەوە چەندەها کەس خوێنی ڕژە، بەهۆی قسەهێنان و قسەبردنەوە چەندها ئافرەت تەلاق درا، چەندەها ژن و مێرد لە یەک جیابوونەوە و چەندەها ماڵ وێران و خاپوور بوو. بۆیە خوای گەورە ئەو کەسەی خۆش ناوێ ئاژاوەگێڕ بێ، ئەو کەسەی خۆش ناوێ ئەچێت نێوان خەڵکی تێک ئەدات. دوو کەس بە یەکەوە بینیان خۆشە، خۆشەویستی لە نێوانیاندا هەیە، دەچێتە بینیان ئەو تێکیان دەدات. بۆیە نەڵێ من ئینسانێکی عاقڵم، من ئینسانێکی ژیرم، من ئینسانێکی ئەوەندە موهیمم بینی دوو کەسم تێکدا. تۆ ئینسانێکی خوا زۆر ڕقی لێتە، هەرچەندێ بڵێ موهیمم خوا ڕقی لێتە، خوای گەورە عەزابت ئەدا. یەکێ لە پیاوچاکان نەفەرێک هات بۆ لای، وتی فڵان کەس لە مەجلیسێکا جوێنی بە تۆ داوە. ئەمە دووزمانیە. فڵان کەس لە مەجلیسێکا، لە کۆڕێکا، لە شوێنێکا جوێنی بە تۆدا، قسەی بە تۆ کرد، سوکایەتی بە تۆ کرد. ئەویش فەرمووی ئەو پیاوە تیرێکی گرتە من، جوێنی بە مندا، سوکایەتی بە من کرد، ئەو پیاوەی کە تۆ باسی دەکەی تیرێکی گرتە من، بەڵام تیرەکە بەرم نەکەوت، بەڵام تۆ تیرەکەت هەڵگرتەوە بەر من نەکەوت، ڕێک لە دڵی منە چەقانت. چ پێویستەکە بۆم باسکەی؟ جوێنی پێدا با جوێنم پێ بدە. بۆیە من دەڵێم واز لە خەڵکی بێنن، ئەی ئەو کەسانەی فەسادی و ئاژاو و کێشە دروستەکەن، با خەڵکی بۆ خۆی پێ بکەنێ، با خەڵکی وا هەست بکا کە هەموو خەڵکی خۆشی دەوێ. بۆیە کەسێک ڕقی لێمە پێویست ناکە بە من بڵێ، با وا بزانم خەڵکی هەموو خۆشمی دەوێ، نەک بڕۆی تیرێک کە بەر من نەکەوتووە لە دوورەوە جوێنێکم پێ دراوە، سوکایەتێکم پێ کراوە، بوختیانێکم بۆ کراوە، تۆ پێویست ناکە ئەو تیرە هەڵ بگریتەوە کە بەر من نەکەوتەوە، ڕۆشتووە تێپەڕیوە، ڕێک بیدە لە دڵی منە بیچەقێنی بۆی کە دڵم لە فڵان کەس پیس بێت. ئەمە سیفەتی ئینسانێکە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە ئەفەرمێت جوولەکەکان، منافقەکان ئیشیان بەس فەسادیە. بۆیە تۆ عاقڵنی، تۆ منافقی، تۆ عاقڵنی، تۆ سیفەتی جوولەکەکانت تایە.